سڵاو. دوانیوەڕۆی ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی ناوی 1480 کەسی ڕاگەیاند کە لەسەر پشکی ساڵی 2012 دامەزراون. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا لە بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی ناوی 1480 کەس بە بڕوانامەی بەکالۆریۆس و دیپلۆم و ئامادەی و ناوەندی و خوار ناوەندیەوە ڕاگەیەنرا. بۆ زانینی ناوی دامەزراوان دەتوانن سەردانی ماڵپەڕی NRT بکەن. سەرچاوێکی پزیشکی پارێزگای دیالە شکرای کرد دوێنێ شەو خۆکوژێک بە پشتێنێکی بۆمب ڕێژکراوە خۆی لە نێو پرسەیەکێک لە هۆزەکانی بەنی تەمیم لە خۆرهەڵاتی شاری باقوبە تەقاندوتەوە بۆ هۆیەوە 13 کەس کوژراون و 20 تر بریندار بوون. سەرچاوەکە بە سۆمەریە نیوزی ڕاگەیاند برینی هەندێک لە بریندارەکان سەختن و ئەگەری بەرزبوونەوەی ژمارەی کوژراوەکان لە ئارادایە. دوێنێش خۆکوژێکی تر بە پشتێنێکی بۆمب ڕێژکراوە خۆی لە نێو قاوەخانەیەکی میلی لە باقوبە تەقاندەوە و لە ئەنجامدا 10 کەس کوژران و 14 تر بریندار بوون. لە لێدوانێکیدا بۆ ماڵپەڕی مەداپرێز مخەلەف عەودە دلێمی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین ڕایگەیاند سەردانی ئەو لیژنەیە کە حسێن شارستانی جێگری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە بۆ قەزای دروست خورمات و ئەنجامیدا سەرباریە و ئەنجامانی بەدەستی هێنا بەڵام لە جێگەی خۆیدا نەبوو. داوەشی لە حکوومەتی ئیتیحادی کرد بوار بە حکوومەتە خۆجەیەکان بدات لە چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ دوورکەوتنەوەی لە مەبدەئی پراوێزخستن و بازدان بەسەر کەسانی تردا. سەرۆکی ڕۆتی سەدر پشتگیری خۆی بۆ خۆپیشاندانەکانی گەلی میسر پیشاندا لە خەباتیان بۆ ڕووخانی دەسەڵاتی محەممەد مورسی هەروها شێوازی هێمنانی ئەنجامدانی خۆپیشاندانەکانیشی بەرز هەڵسەنگاند. لا وەڵامی پرسیارەکێک لە شوێنکەوتوەکانی سەبارەت بە ڕەوشی ئێستای میسر موقتەدا سەدر ڕایگەیاند ئەو خۆپیشاندانە هێمنانەی کە گەلی میسر لە شەقام و گۆڕەپانەکانی شاری قاهیرە بەڕێوەی دەبات دڵی زۆر خۆش کردوین وتیشی هەردەم لەگەڵ خواستی گەلانین. نێردەی نەتەوە گرتوەکان لە عێراق ناسرا و بە یۆنامی ڕایگەیاند ئاماری کارە توندوتیژەکان لە عێراق لە ماوەی مانگی حوزەیرانی ڕابردوودا گەیشتان نزیکەی 2532 کەس. تاکیدیشی کردەوە بەغدای پایتەخت پشکی شێری لە ژمارەی قوربانی و ئەنجامدانی کار و توندوتیژیەکان بەرکەوتووە. لە بەیاننامەیەکدا یۆنامی ئاماژەی بۆ کرد لە مانگی حوزەیرانی ڕابردوودا 761 کەس کوژران و 1771 کەسی تر بریندار بوون. ڕوونیشی کردەوە لە نێو کوژراوەکاندا 645 کەسیان هاوڵاتی مەدەنی بوون و 131یان پۆلیسی مەدەنی بوون. لەگەڵ بەردەوامبوونی شەڕ و پێکدادانەکانی نێوان هەردوو سوپای حکوومەت و ئۆپۆزیسیۆنی سووریا و لە دوای گەمارۆدانی شاری حومس لە خۆراوەی ئەو وڵاتە لالایەن سوپای ڕژەمی بەشارەسەر ئەنجومەنی هاریکاری کەندا و داوا لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی دەکات بە خێرایی دانیشتنێکی بەپەلا ئەنجام بدات بە مەبەستی هەڵگرتنی گەمارۆی سەپێنراوی سەرە و شارە. لە درێژەی بەیاننامەکەیدا ئەنجومەنی هاریکاری ڕایگەیاند داوا لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی دەکەین دانیشتنی بەپەلا ئەنجام بدات تا ڕێگە لە ڕژەمی ئەسەد و هاوپەیمانانی بگرێت لە ئەنجامدانی کوشتارگەیەکی مرۆیی دەرحەق بە دانیشتوانی شاری حەمەس. سەرۆکی میسر ڕایگەیاند بەیاننامەکەی هێزە چەکدارەکان کە تێیدا مۆڵەتی 24 ساعتی بۆ یەکلایکردنەوەی ململانەکان داناوە هێندەی تر ڕەوشی وڵات ئالۆزتر دەکات هەر بۆیە ڕەتی دەکەینەوە. محەممەد مورسی تاکیدی کردەوە کە پرۆژەی ئاشتبوونەوەی نیشتیمانی و مانەوەی لە دەسەڵات بەردەوام دەبێت. وتیشی بەیاننامەکەی هێزە چەکدارەکان بەبێ ئاگاداری دەستەی سەرۆکایەتی میسر بووە. حزبوڵای سیاری فەرماندەی هێزی دەریایی ئێران ڕایگەیاند بەم زوانە پەردە لەسەر کەشتێکی ژێردەریایی نوێ لا دەبرێت. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە تارانی پایتەختدا سیاری وتی بەم نزیکانە حکوومەتی ئێران پەردە لەسەر کەشتێکی ژێردەریایی نوێ لە جۆری فاتح و سەکۆی هەڵدانی موشک لە جۆری چەمراندوو لا دەبات. لە دوای بڵاوکردنەوەی ئەو زانیاریانەی کە باز لە پرۆژەیەکی سیخوڕی ئەمریکی دەکەن لەسەر دامەزراوەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا لەلایەن گۆڤاری دێرش پیگلی ئەڵمانیەوە باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند حکوومەتی ئەمریکا بەنیازە سەرجەم زانیاری تایبەت بەو بەرنامەیە بە هاوپەیمانانی ئەوروپی پێشکەش بکات. ئۆباما لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لە وڵاتی تەنزانیا لە ئەفریقا ئاشکرای کرد بەرنامەی سیخوڕی تایبەت بە ئەنجومەنی یاسایشی نەتەوەیی وڵاتەکەی بووە هۆی نەمانی متمانە لە نێوان واشنتۆن و یەکێتی ئەوروپا و پێدەچێت قەیرانێکی سیاسی مەترسیداری لێ بکەوێتەوە. هەر شاد بن.